مثلا لای پارلمان و حزبەکانە ئەوان چ بڕیارێک بدەن طبعا ئەوە دەبیتە بڕیار. بارزانی هەڵوێستی خۆی لەسەر پرسی کۆتاییەتنی ویلایەتەکەی ڕاگەیاند و دەڵێت ئەگەر لایەنەکان بە سازان نەگەنە ئەنجامێک هەڵوێستی خۆی ڕادەگەیەنێت. بارزانی لە پەیامەکەیدا ڕایگەیاند ئەوەی 23 حوزەیران لە پەرلەمان ڕوویدا مەترسیە لەسەر بنەما و پرەنسیپی تەوافق و سازان کە پەرلەمان و حکوومەتی لەسەردا مەزراوە. سەرۆکی هەرێم لە پەیامەکەدا چەند جارێک جەختی لە تەوافق و سازان کردوتەوە و لەو بارەیەوە داوای لەلایەنەکان کرد بگەڕێنەوە بۆ ئەو پرەنسیپە. ڕاشی گەیاند تەنها بە سازان پرسی سەرۆکایەتی هەرێم قابیلی چارەسەرە. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا بارزانی دەڵێت ئەوەی لە ڕووی یاساییەوە پێویستە لای خۆیەوە کردوێتی و ئەرکی نیشتیمانی لایەنەکانە پێش 20 ئاب بگەنە ئەنجامێک. سەرۆکی هەرێم ڕاشی گەیاندووە ئەگەر لایەنەکان بەپێی پرەنسیپی تەوافق و سازان نەجوڵانەوە هەڵوێستی خۆی ڕادەگەیەنێت. وەک بارزانی دەڵێت لە ماوەی ڕابردوودا هەموو کارە سەرەکیەکانی لە ڕێگەی تەوافق و ڕاوەرگرتن ئەنجامداوە و ڕێزیشی لە سازان و ڕێکەوتنی لایەنەکان لەناو خۆیاندا گرتووە. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا بارزانی ڕایگەیاند تێبینی لەسەر پرۆژە یاسای ئامادەکردنی دەستور هەبوو بەڵام لەبەر بەرژەوەندی وڵات و پاراستنی یەکڕیزی ئیمزای کردووە. سەبارەت بە پرۆژەی دەستوریش سەرۆکی هەرێم دەڵێت لە پێناو سازان و ڕێکەوتنی هەموو لایەنە سیاسیەکان و پاراستنی یەکڕیزی پێشتر دەستور نەخرایە ڕیفراندۆم. پەیامەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتێکدایە لە 20 ئابی داهاتوودا ماوەی ویلایەتەکەی کۆتایی دێت و تا ئێستاش لایەنەکان لەسەر ئەو پرسە نەگەیشتوون بە هیچ ڕێکەوتنێکی ئەوتۆ. 23 حوزەیرانیش پەرلەمانی کوردستان بەبێ ئامادەبوونی فراکسیۆنی پارتی خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاساکانی ئەمارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کرد. دانیشتنەکەش کاردانەوەی پارتی لێکەوتەوە و ڕایانگەیاند پرسی سەرۆکایەتی هەرێم دەبێت بە سازانی لایەنەکان چارەسەر بکرێت نەک بە زۆرینە و کەمینە.